بینەرانی عزیز و خۆشەویست، سڵاو ئەم کاتتان باش لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری ڕامان. ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان و دەستکەوتە شۆڕژگەڕیەکانی جەماوەر لە بەردەم هەڕەشەیەکی مێژووی و پلانگەڕێکی چەند لایەنەی هێزە کۆنەپەرست و ئیمپریالیستیەکاندا. جارێکی تر سوپای بەکرێگیراوی ئەحمەدولشەرع و تاقمە تیرۆریسی ئیسلامیەکان کە مێژوویەکی ڕەشیان لە دژایەتی مرۆڤایەتی و ئازادیدا هەیە کراونەتە سەر مێزەی هێرش بۆ سەر ئێرادەی گەلی کورد. پێویستە لێرەدا ڕاستیەک بۆ بیناران ڕوون بکەینەوە. دەوڵەتی داگیرکەری تورکیا لە سەرەتای سەرهەڵدانی شۆڕشی ڕۆژاوەوە داڕژەری پلانەکانی بۆ دژی ڕۆژاوە و درێژە و پاڵپشتیکاری سەرەکی ئەم گروپە تونڕەوانە بووە. تورکیاش بەردەوام ئەم تاقمە چەتانەی وەکو ئامڕازێک بۆ سڕینەوەی ناسنامەی کورد و تێکدانی سیستەمی خۆبەڕێوەبەری بەکاری هێناون و لەو لایەشەوە ئەمریکا وەک جەمسەرێکی ئیمپریالیستی جارێکی تر سەلماندی کە هاوپەیمانیەکانی تەنیا لە چوارچێوەی بەرژەوەندیە کاتیەکانی خۆیدایە. گڵۆپە سەوزەکەی واشنگتۆن بۆ ئەم هێرشانە خیانەتێکی تری مێژوویە لەو هێزانەی کە لە پێناو پاراستنی مرۆڤایەتیدا گەورەترین قوربانیان لە دژی داعشدا. ئەمە شەڕی نێوان دووبەرەیە، بەرەی ئازادی خوازی و ئیرادەی گەل لەلایەک و بەرەی کۆنەپەرستی فاشیزمی ناوچەی و ئیمپریالیزم لەلایەکی تر. بۆ تاوتوکردنی ئەم دۆخەستیارە و تیشەخستنە سەر ئەرکی هێزە پێشکەوت و خوازەکان میوانێکی خۆشەویستمان لەگەڵا ئەویش هاوڕێ شۆڕش کەریمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. هاوڕێ شۆڕش، زۆر سپاس دەکەم بۆ بەشداربوونت لەم بەرنامەیەدا. منی سڵام هەیە بۆ ئێوە و بۆ هەموو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتان. زۆر سپاس. هاوڕێ شۆڕش، بە پرسیاری یەکەم ئێمە لای بەڕێزت، وەک دەزانین لە چەند ڕۆژی ڕابردوودا نەخشەی سەربازی لە باکووری سووریا بە خێرایکی سەرسوڕهێنەر گۆڕا. گروپە چەکدارەکانی وەکو سەر بە تەحریر و شام بە سەرکردایەتی ئەحمەد شەرە دوای کۆنتڕۆڵکردنی بەشێک لەو شارانەی کە هەستەگرتە بوونی ئێستا ڕویان لەو ناوچانەیە کە لەژێر دەسەڵاتی خۆبەڕێوەبەریدان و هەڕەشەی جدی لە کانتۆنەکان دەکەن. بە پێی زانیاریەکانی ئێوە ئێستا دۆخی بەرەکانی جەنگ و ورەی جەماوەر لە ڕۆژاوای کوردستان لە چه ئاستێکدا و چۆن پێشکی وایە، یعنی من بەڕاستی گیان ڕێز دەگرم لە یادی هەموو ئەو شەڕوانانەی ئەو ئینسانانەی لە سەنگەری دفاع لە خەڵکی ڕۆژاوادا گیانیان بەخ کردووە. بەڵام تەمان ئاگەر بەستێکیان ڕاگەیاندوو، بەڵام ئاگەر بەستەکە دەوڵەتەکەی ئەحمەدولشەرع پابەند نابێ پێ، لێرە و لەوێ هەر لە بڕێک لە شوێنەکاندا شەڕ هەیە، پاشەکشە دەکەن نیروەکانی ڕۆژاوا و قەسەد پاشەکشە دەکەن لە بڕێک لەو شوێنانەی کە پێشووتر بە دەستیانەوە بووە، زۆرتر یانەوێ بەرحاڵتە ئەو تەمەرکوزەی خۆیان بخەنە سەر شارە گەورەکان، ئەو مەناتقەی کە پێیان ڕاگیر دەکرێت لە خەڵکی کوردستان بە عام بەڕاستی پشتیوانیکی زۆر زۆر گەرم و گۆڕ دەکرێت. ئەوە خەڵک لە باشووردا، لە سلێمانی، لە هەولێر، لە باقی شارەکانی تراتونەسە سەر شەقام، خەڵکی باکوور هەروە مەرزەکانیان تێپەڕاندووە، ئەو مەرزە دەستکردانە و هاتوونە پەڕیونەتەوە بۆ ڕۆژاوە. خەڵکیکی زۆر خەڵکی ڕۆژ هەڵات هاتوون و خۆیان گەیاندووەستە ڕۆژاوە. لە دەرەوەی وڵات لە بەشێ زۆر لە شارە ئەوروپایەکانە تەزاوراتی گەورە گەورە بەڕێوە دەچێت. ئافشارێکی نێونەتەوەی یان لەلایەنە و هێزانەوە کە پێشووتر لەگەڵ ڕۆژاوادا بە ڕۆژاوا لە مۆردی ڕۆژاوا و ئەتڵاعاتی زۆریان هەیە، فشارێکی زۆر خراوەتە سەر دەم و دەستکای ئەم وڵاتە غەربیەکان. بۆ لە ناو خەڵکی ڕۆژاواشدا لەبەر کولەن ئەو جەماوەرەی ئەو یەکگرتووی ئەو خەڵکەدا ئەورەیەکی بەرزێ، یعنی ئەو خەڵکا بە ئەو پشتیوانیەی کە هەیەی ئێستا لەلایەن خەڵکەکەی خۆیەوە ورەیەکی زۆر زۆر بەرزیان هەیە و بە تایبەتی خەڵکی هەر چوار پارچەی کوردستان متحدانە لەگەڵ خەڵکی ڕۆژاوادا. بەڵام تەبان لە شەرایەتێکی سەختی ئاوادا چەک و تەقەمەنی و هێز و ئەو کەرەستەی نظامیانەیە کە بەرحاڵ مەیانی شەڕەکە تەقسیم دەکا، ئێستا فعلەن حاڵیان هەر هێشتا هەن لە حاڵی مزاکرەدا بەشێک زۆر لەو ئەو بەشانەی ئەو شوێنانەی کە پێشووتر بە دەستی نیروەکانی قەسەدەوە بوو ئێستا لە دەستیانان نەماوە. بەرەبەرە هەر لە حەلەبەوە کە پاشەکشەیان کردووە،
ئێستا گەیشتونە سەر سنوورەکانی کۆبانی ئەوانە هایەتەن سەنگەرەکانیان گواستووەسەوە بۆ ئەوێ بەڵام یانێ جەماوەەر خۆڕۆشاوە خەڵکێکی زۆر پشتیوانی دەکات لە ڕۆژاوە لەو شۆڕشەی کە کردیان بەرامبەر بە داعشەکان و ئێستا داعشێکی تر خەریکە حملەیان پێدەکا و تەسویرانەی لەو هێزە داگیرکەرانە لەو هێزە ئیسلامیانەی کە بێڕێزی دەکەن بە پەیکەری شەڕوانەکان بە خەڵکی مەدەنی بەوانەی کە دەیانگرن حتا بە ئەسیرهای جەنگی ئەنێ هەموو ئەوانە لە تەواوی دنیادا دەگەڕێەوە حتا و تەسویرانەی کە لە شاری ڕەقەوە مەسەڵ پەرچەمی داعش خەریکن لە بەرزاییەکدا دەشەکێننەوە بە سەراسەری دنیادا ئەو تەسویرانە خەریکە دەگوازرێتەوە و تقریباً تەسویرێک دروست دەکا هاوشێوەیە و تەسویرەی کە لە کۆبانیا بووەوە حتممەە ئەو بینەرانی ئێوە لە بیریانە لەو کاتەدا مەقاومەتێکی بێوێ نەکرا چەندین هەفتە لە ئەو شارەچکولەیەدا لە مقابلی نیرویکی زۆر دڕندەوەکو داعشدا مقاومەت کرا دوای ئەوە هاوپەیمانان هاتنە پشتی خەڵکی کۆبانی ئەگەرێکمەوە بڵێم لەو شەرایەتەی ئێستادا هاوشێوەی ئەو کاتە خەریکە و تەسویرانە دووبارە زیندوو دەبێتەوە بۆ ئەو خەڵکە و خەڵک هەم لە ناوەوەی کوردستان هەم لە دەرەوەەوە هەم لە ڕۆژاوە ورەیەکی بەرزیان هەیە کە ئەو دەستکەوتانەی کە تا ئێستا هەیەە بیپارێزن و نەهێڵن ئەو داعشیە کۆنە داعشیانەی کە ئێستا دەوڵەتی سووریان بەدەستەوەیە ئەو دەستکەوتانیان لێ زەوتکەن. هەورش هەمومان لە بیرمانە کە هێزەکانی سووریا دیموکرات واتە هەستا شەڕکەری سەرەکی و هاوبەشی ئەمریکا بوون لە تێکشکاندنی داعشدا بەڵام وا دیارە واشنگتن جارێکی تر خەریکی دیبلۆماسی پشتکردنە هاوپەیمانەکانە و بە بێدەنگێکی عجیبەوە گڵۆپی سەوسی بۆ ئەم هێرشکردانە هەڵکردووە زۆرێک دەپرسن باشە بۆچی ئەمریکا ئەم کارەی کرد یان بۆچی ڕەوتی ڕووداوەکان گەیشتە ئەم خاڵە و بەرژەوەندیە استراتیژیەکانی ئەمریکا لەم قۆناغەدا چۆن لەگەڵ تێکدانی ئەزمموی ڕۆژئاوا یەک دەگرنەوە دەبێ ئەو بڵێم بەداخەوە یانە مێژوو هەر هەمیشە وا بووە ئەوە شتێکی ئاوان نییە کە چاوەڕان نەکراوە بوو لە دەوڵەتێکی وەکو ئەمریکا کە گوڵۆپی سەوز بۆ داعشی پێشوو و ئێستا دەسەڵاتداری سووریە هەڵبکا بۆی کە هێرش بکاتە سەر هاوپەیمانەکەی ئێمە ئەگەر چاو لەو مێژووی خەڵکی کوردستان بکەین بە درێژایی و مێژووەدا پڕ بووە لە سناریۆهایکی ئاوەها کولەن دابەشکردنی کوردستان بە چوار وڵاتی جیاجیاوە هەر بەدەستی ئەم دەوڵەتانی ڕۆژاوایی بووە هەر لە سایکس پیکۆوە کە بە دەسەڵاتدارانی فەرانسە و ئینگلیز هاتن خەڵکی کوردستانیان لەوێ دابش کرد لە بینی ئەو وڵاتانە تا ڕووخانی کۆماری کوردستان کە دەوڵەتی ئینگلیز و ئەمریکا هاوبوون بە هاوپەیمانی شای ئەو کاتە تا ڕێفراندومی کوردستانی عێراق و هێرشی هەشتی شعبی و بێدەنگی هەمویان لە مقابلی ئەوەدا تا ڕەفاندنی دەوڵەتی ئیسرائیل ڕەفاندنی بەڕێز ئۆجەلان بەدەستی مۆساد و ئیسرائیل بەشێک زۆر لەمانەوە حتا چەند ساڵی لەمەوبەر یعنی خەڵک هێشتا ئەو کارەساتەی ئەفرینی لە بیرەوە نەچوەتەوە کە ئەو دەوڵەتە داگیرکەرەی تورکیە بەدەستی نیروە ئیسلامیەکان چۆن خەڵکی شاری ئەفرینی لە شارەکەیان دەرکرد و ئەو هێزە چەکدارە ئیسلامیانە چون جێگەکەیانیان گرتووەتەوە و ئەنجا ئەگەر چاویژی لێ بکەین لە بەرحاڵ خودی دەوڵەتی ئەمریکا هیچ کات یعنی متحدێکی ئاوەها پایبند بە ئوسولێکی ئەخلاقی و سیاسیوانە نییە بۆ ئەوان چاولێکردنیان لە مەسلەی کورد ئەبزارێکی سیاسیە و لە منتقەی ڕۆژهەڵاتی ناویندا مەسائلێکی منفعەتهایەکی زۆر گەورەتر هەیە کە بتوانن خەڵکی کورد و ئەو بزوتنەوەی خەڵکی کوردستانی بۆ بکەن بە قوربانی ئەگەر چاو لێ بۆ دەوڵەتێکی وەکو ئەمریکا زۆر مهمترە کە ئەو رابطەی بینی حزب الله و شیعەکان لە سووریەدا قەت بکرێ بۆیە دەتوانێت ڕێکەوتنێک بکە لەگەڵ بەرحاڵ کەسێک کە پێشووتر 20 میلیۆن دلاری داناوە بۆ ئەوەی کە بەرحاڵ کەسێک بتوانێت بیکوژێ بەڵام ئێستا تەبدیل دەبێ بە هاوپەیمانی لەبەرەوەی کە نەهایەتەن ئەو ئەحمەد و شەرعا شتێک دەباتە بەرەوە کە ئەمریکا پێ دەڵێ دەبێ و کاران بکەین دەوڵەتێکی سەر بەخۆ بە مەعنا نییە و ئەم ڕووداوانش هەر لەوێ دەستی پێکرد
بە نظری من کاتێک کە لەگەڵ حتا لەگەڵ دەوڵەتی رووسیەش ڕێکەوتن کراوە لەسەرەوانە کاتێکە دەوڵەتی بەشار سەد ڕووخا بەل لە ئەوانە هەماهەنگیانیان بە یەکەوە کردبوو لەگەڵ حتا دەوڵەتی تورکیا غەیرە ممکنە دەوڵەتی ئەحمەدوشەڕ بتوانێت بێچرا سەوزی دەوڵەتی تورکیا واردی هەمچون شەڕێک ببێت جا دەوڵەتی ئەمریکای لە ناو ئەم کێشانەی ڕۆژهەڵاتی ناویندا و بە تایبەتی سووریەدا بۆی مهمە متحدێکی خۆی کە ئەندامی ناتۆیە بپارێزێت تاوەی کە مەسەڵەن پشتی خەڵکی کورد بگرێت و یا بۆی مهمە لەو ناوچەیە دەوڵەتێکی دیکتاتوری دووبارە لە هەمان چەشنی بەرحاڵ شێوەهایەکی وەکو تاالبان لە ئەفغانستانە خۆ چەند ساڵ لەوە بەربازم هەرو کارەیانە کردووە کە بتوانێت منفعەتی ئەوان لەو منتەقەدا بپارێزێت بزوتنەوەیەکی وەکو ڕۆژاوا کە لە زۆر زمینەدا پێشکەوتوو بوو وەکو بەرحاڵ دروستکردنی دموکراسیەک لەو ناوچەیە ئازادی ژنیا و تێکەڵکردنەوەی ئەو نەتەوانەی کە بەرحاڵ هەمیشە بە گژ یەکتری ناڕۆیشتوونەتەوە وەکو عەرەب و حتا ئەوانەی کە مەزهەبی جیاجیایان بوو بتوان لەژێر چەترێکا کۆیان بکەنەوە ئەمە نمونەیەکی باش بوو کە نەتەنیا بۆ ئەمریکا نەتەنیا بۆ ئەحمەدوشەڕ نەتەنیا بۆ تورکیا بۆ وڵاتانی تری عەرەبیش ئەو شێوەی عەربستانی سعودی و قەتەر و ئەوانەیش کە و ئیماراتیش کە دەخیلن لەو ماجرانە قابل قبول نییە و حتا تا ئەندازەیەکیش و حتا کۆماری ئیسلامیش یا بۆیە دژمنی زۆر بوو و ئەو دژمنایەتیە دەمێکە دەستی پێکردووە ئە لەو کاتەوە کە نەهایەتەن ئەحمەدوشەڕیان هاورد یان سەر دەسەڵات وردە بەو سیاسەتەی کە بوویان نەهایەتەن تۆزێ دەسەڵاتەکەی تەسبیت کردووە و ئێستا هاتووە سەبەرەوە کە لەم ماوەدا کە ماوە بەدەستیەوە بتوانێت باخی ئەو شوێنانەی کە بەدەستی ئەرتەشی سووریەوە ئێستەنیە ئەوانە داگیر بکە و تەبعاً هەموو ئەم کارانە نەتەنیا بە چرا سەوز بە هاوکاری دەوڵەتی ئەمریکا دەکرێت بە هاوکاری دەوڵەتی تورکیا دەکرێت بەداخەوە لە ناو بەشێک لە خەڵکی کووردە یا بەشەر دەتوانێت بڕێ لە ناو بڕێ لە جەریاناتە وا باو بوو کە ئەمریکا دێ و ڕزگارمان دەکا ئیسرائیل دێ و ڕزگارمان دەکا ئێمە هەموو هەرچیکمان هەیە و نییە بیدەین پێشکەشیان بکەین کە بێ ڕزگارمان بکە بەڵام ئێستا دەبین ئەگەر خەڵکی کورد بزوتنەوەی کوردستان بۆ خۆی هێزی نەبێ بۆ خۆی نەتوانێ مقاومەت سازمان بدا ئەوە زلهێزەکانی ئەو ناوچەیە وەکو وتم پێشووتر هەمویان حازرن کە بزوتنەوەی کوردستان سەر ببڕن یا ئەگەر نا بە شێوەیەک بیهێڵنەوە کە نەتوانێت بەرحاڵ قودرەتێک بێ بۆ مامەڵەکردن لەو حاڵەتەدا بیهێنەوە هەموو دیانی ڕزگاری بەخشی و هەموو دیانی ئەوەی کە بتوانێت خۆی ڕزگارکە ئەوانەی لێ بستێنەوە. بەڵێ هاوڕێ شۆڕش ڕۆڵی تورکیا لەم هێرشەنوێدا چییە و ئامانجی کۆتاییان قەرە لە ڕێگەی ئەم گروپە تیرۆریسیانەوە چییە و دەیەوێت بەچی بگات؟ خب شەڕێکە لەگەڵ پێشووتر لە جریانی ئەو کێشانەی کە هاتە بەرەوە دوای بەهاری عەرەبی و دوای ڕاپەڕینی خەڵک لە سووریەوەمانە دۆڕاوی ئەو کێشانەی ناو ئەو منتەقەیە دەوڵەتی تورکیا بوو دەوڵەتی ئێران توانی بووی هەشتی شعبی دروست بکە لە عێراق کۆنتترۆلی بەشێک زۆر لە عێراق بەدەستیەوە بێ و ئێستاش هەر بەشێ زۆر لەو نیروانەی بۆ ماوەتەوە لە لوبنانە نیرویەکی تۆخمەی وەکو حزبوڵای لوبنانی بوو لە سووریا لەگەڵ بەشار ئەسەددا کاری دەکرد مەجموعەی گروپی چەکداری شیعەی دروست کرد بوو لەوێ و کولەن هەموو ئەم وەرەقانە واکایەی ئەو منتەقەیە بەدەستی ئێرانەوە بوو و دەوڵەتی تورکیا خۆی لێرە وەکو بازندەی تەواوی و کەژمەکەشانە دەزانی و ئێستا نەهایەتەن کێشە بۆ دەوڵەتی تورکیا چەندین مەسەلە یەکەم ئەو نایەوێت کە بیانێ خەڵکی کورد بە هیچ جۆرێک بتوانن موقعیەتێکی باشیان ببێ بتوانن خاوەنی دەوڵەت و خاوەنی خاکی خۆیان بێ بتوان حتا هاوشێوەی هەرێمی کوردستان لەوێ بتوانن خودمختاریەکی نیوشە خودمختاریەکیان ببێ هەموو مخالفی هەموو ئەو شێوانەیە بۆیە بە هەموو چەشنێک یان لە گروپی کە خۆی بە ناوی ئەرتەشی ئازادی سووریەوە چاکی دروستیانی کردبوو چه پەرچەکیانی کردبوو تا ئەوەی کە
وردە وردە لە ڕووخانی دەوڵەتی بەشار ئەسەددا و پەرچەکردنی تەرەفدارانی ئەحمەد شەڕەوە بە دەسەڵات گەیشتنیان ئێستا بەشێک زۆر لە کایەی سووریە بەدەستی دەوڵەتی تورکیایە و دەوڵەتی تورکیا دەیەوێت هەم ئەو خۆبەڕێوەبەریایەتی ڕۆژاوا لە بین بەرێ و هەمەوەی کشە سیاسەتی منتەقەی ئەو نێو عوسمانی گەریەی خۆی دنبال بکە ئەگەریش مطمئنن ئەگەر لێرە سەر بکەوێ بتوانێت سەر بکەوێ هەنگاوی بعدی بۆ هەرێمی کوردستان دەبێت. بەڵێ هاوڕێ شۆڕش هەر سەبارەت بەو پرسیارە کە پێشتر لە جنابتم کرد ئەمەوێ ئەوەیان بە بڵێم ئەم گروپانە نابنە مەترسی بۆ پارچەکانی ترێژ خودی باکوور لە تورکیا و باشوور و ڕۆژهەڵاتیش قسە لەوا کرێت کە ئەم گروپە چەکدار و داعشیانە بە هاوکاری بەشێک لە وڵاتانە کە بنێردرێنە مەسەلەن عێراقوانە کە مەسەلەن دەسەڵاتی شیعەکان کەم کرێنەوە یان دیسان هاوکاری بکەن بۆ ئەوەی داعش سەر لە نوێ لەم منتیقەیە دەست بە چالاکیەکانی خۆی بکاتەوە. ئەم مەترسیانە ئێوە چۆنەی بینن؟ ئایا بۆ جۆرەی بینن کە داعش جارێکی تر سەر هەڵباتەوە بەڕەسمی؟ تەبەن دەتوانێت سەر هەڵ بداتەوە فعلەن ئەوە دەوڵەتێک لە سەرکار لە سووریا کە لە ناو ئەوانەوە هاتووە ئەوە ئەو زیندانانەی و یا و کەمپانەی بەدەستی قەسەدەوە بوو ئێستاوە کەوتووە سەر دەست دەوڵەتی ئەحمەد شەر و چەندین هەزار زیندانی لە ڕێبەران و لەو کەسانەی کە پێشووتر شەڕیان کردبوو لە ناو داعشتا ئازاد دەبن. ئەمانە هەستەهای مەخفی لە بەرحاڵ لە سەرانسەری ئەو ناوچانەدا بڵاو بوونەتەوە هەتا ئێستاش ئێمە قسە دەکەین بەیەکەوە جارجار 2 هەفتە لەمەوە بەربوو کە دەوڵەتی ئەمریکا ڕایگەیان کە چەندین بنکەی ئەلقاعدە و داعش و ئەوانەی لە ناوچە سەر سنووریەکانی عێراق و سووریەدا بۆمباران کردووە لە حەقسەنەوە لەو چەند سەروازەی کە لە سووریا کوژران ماوەیەک لەمەوبەر. ئەمە زۆرمەوەیە ئەو هێزانە بوونیان هەیە لەو ناوچانەش و هەر کام لەم دەوڵەتانە هەوڵ دەدا وەکو کارتی خۆی کایەیان پێ بکە. پێشووتریش حتممەە یانێ بەشێ زۆر لە خەڵک ڕوونە بەلایەن ئێستا ڕوون بووەتەوە بەلایەنەوە کە دەوڵەتێکی وەکو دەوڵەتی ئەردۆغان یەکەمین پاڵپشتی ئەو گروپە چەکدارانەیە یعنی هەم لە جەنایەتکردن لە بەرعلەی خەڵکی ڕۆژاواوتم هەم لە شەڕی ئەفریندا هەم لە هێرشکردنە سەر باقی شوێنەکانی تری ڕۆژاوا دەوڵەتی ئەمریکاش خۆی پەیوەندی هەیە لەگەڵەوان ئەسا خودی دەوڵەتی ئەمریکا دروستکەری ئەو گروپە ئیسلامیانەیە بۆ کایەکردن مەسەڵەن حتمما دەزانیان کێشەی دەوڵەتی ئەمریکا خۆوە نییە لەو ناوچە مەسەڵەن دەوڵەتی سکۆلار بێرێتە سەرکار لە دەوڵەتی عەرەبستانی سعودی خراپتر بۆیە مەسەلەکەم وەیە بەڵێ ئەوە ئیمکانە هەیە و ئەگەر ئۆیان بکرێ هەنگاوی بەعدیانەوەیە دەوڵەتی ئێران بە تایبەتی لە عێراقا کە عەشدی شەعبی لەوێ هەیە و تەرەفدارانی ئەوەن احتمالاً هێرشی کیاوا ساز دەکەن کەوانی پێ زەعیف. هاوڕێ شۆڕش ئەمە ترسیە بەو جۆرە نابینن کە بێتە شەڕێکی نەتەوەی و شەڕێکی نەتەوە پەرستی لە بینی کورد و عەرەبا بە تایبەت کە شتەکان بەو جۆرە ئەبینین تیشەکان کە هەیە. بەڵێ تەبان ئیمکانی ئەوە هەیە یعنێ برێک لایەن هەیە ئێمە خەڵکی کورد بە تایبەتی ئەبڕاستی هیچ کات لە مێژووماندا هێرشمان نەکردووە سیان هێرش نەکراوەتە سەر نەتەوەیکی تر بە ئینسان دۆسی و خودی بزوتنەوەکانیش بە متەرەقیبوون بە پێشڕەوبوون دووری لە ناسیۆنالیزمێکی ڕقی مەغزوش کە پاڵ دەدا بە فاشیزمەوە کە ئەوەندە سەطحی ئینسانیەت دێرێتە خوارەوە تەنیا کورد بە ئینسان دەزانێت. یعنی ئەگەر قسە لەوەش بکەین کە یەکێ لە دەستکەوتە باشەکانی ڕۆژاوا هەر بۆچی خەڵک لە سەراسەری دنیادا دفاعی لە ڕۆژاوا دەکرد وەکە معنای ئینسانی جگەلەوەی کە دفاعی لە مافی خەڵکی کورد دەکرد کوردستانی بەلاوە مهم بوو دەبوایە ئەو زۆڵمە لابچێ بەڵام هەموو ئینسانێک خۆی لەو ناو چوارچێوەدا دەدیەوە لە عەرەبەوە لە ئاسووریەوە لە ئاڵمانیەوە لە حتا خەڵکی تورکیەوە کە دەچون لێ شەڕیان دەکرد
بۆیە ئەو خەتەرە من دەیبینم بەڕاستی لێرە و لەوێ مەسەڵەن ماوەیەک لەمەوە بەر لە فەزای میدیادا خەریک بوو بانگەشەوە یانە دەکرد ئەو کرێکارە عەرەبانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن هێرشیان بۆ بکەن هێرشیان پێ بکەن دەریان کەن لەسەر کارەکانیانە ڕاویان بنێن کە بە خۆشحاڵیەوە یعنی ئەقەلیەتێکی زۆر بووچک خەریک بوو بانگەشەیەوەی دەکرد و ئەوەش فاشیزمێکە و فاشیزم تەنیاوە نییە دوژمنانی ئێمە فاشیز ببنە کارە دەکرێ هەر لە ناو خودی خەڵکی کووردا لە نەتیجەی ئەو ستەم و وەستەسمار و فاشیزمەی دەوڵەتی ناوەندی یان نەتەوەی کە زاڵە بەسەر دەسەڵاتدا لە ناو خەڵکی کوردیشدا ئینسانهایکی ئاوا پەیدا بن تەبەن ئەگەر شتی وا پەیدا بێ ئەو ئیمکانەوە ئەو خەتەرێش هەیە کە بڵێ شەڕی بینی عەرەب و کورد شەڕی بینی تورک و عەرەب ئەو شەڕەی ئێمە لەگەڵ دەسەڵاتێکە کە دەمان چەوسێنێتەوە ئەنێک بەسە کرێکارێکی عەرەب لە هەرێمی کوردستانە دەیچەوسێنەوە مەسەڵ ڕای کردووە بە دەست دەوڵەتانەوە پەنای هاوردووە مەسەڵ ئەوە چه منفعەتێکی هەیە لەوەی کە دەریکەن لەسەر کارەکانی عەزیەتی بکەن پەنای هێناوە لە هەموو قانونێکدا ئینسانێکی پەنابەرە کەمانکێ ملیێنها ئینسانی کورد لە سەراسەری ئەم دنیادا پەنابەرە و مافیان پێداوە شنازنامەی پێدەدەن پاسپۆرتی پێدەدەن ڕێزی لێ دەگرن کاریشی پێدەدەن بەڵام بە خۆشحاڵی و ئینسان دەتوانێت بڵێ ئەوە یان ئەقەلیەتێکی زۆر زۆر بووچکە لەو زۆڵم و زۆرەی کە دەیبینێ دەرهەق بە خەڵکی کوردستان دەیکەن پێ وایە ناسیۆنالیزمێکی مێشکڕەق جوابە بەو داگیرکاریە بەو زۆڵم و زۆرە کە دەکرێت. بەڵێ هاوڕێ شۆڕش بە سەرنجدان بەم مێژووە و چوانەیەکی سیاسی و استراتیژی هەیە کە پێویستە گەلی کورد و بەزوتنەوەی ڕزگاری خوازی لی فێر ببن تا چیتر نەبنە قوربانی کە دیپلۆماسیەکان بەو جۆرە ئەوەی کە باوەڕیان بە هێزی خۆیان ببێ خەڵکی کورد گەورەترین خەڵکە لە ڕۆژهەڵاتی ناویندا کە هیچ دەوڵەتێکی نییە ئەوەی کە بۆ خۆی پارچە پارچە کراوەتەوە یانێ هەر بەشێکی خەڵکی کورد لە منتەقەیەکدا دەژی ئەوە بۆ خۆی بەرحاڵ زۆڵمێکی غەدرێکی زۆر زۆر گەورەیە کە ناتوانێ هەموو ئەو بەرحاڵ ناڕزایەتیانە هەموو بزوتنەوانەی یە کاسە ببێتەوە بەڵام ئەگەر ئێمە ئەوە بە خۆشحاڵیەوە لە ڕۆژانی ڕابردوودا دیومانە کە خەڵک ئەو سنوورە دەستکردانە تێپەڕێنن دەڕۆن بە یارمەتی پارەیان بۆ کۆ دەکەنەوە جلوبەرگیان بۆ کۆ دەکەنەوە هاوپشتی خۆیان دەردەبرن لە سۆسیال میدیا ڕاپێمایی و تەزاهورات لە شارەکانە دەخەنەڕێ لە دەرەوەی وڵات هەروە خەریکن پەیوەندی دەگرن بە ڕێکخراوەهای جۆرا و جۆرەوە ئێمە زۆرمەوەی ئەو یەکگرتنەی خەڵکی کورد و ڕوانین لەسەر ڕوانین بە خودی بزوتنەوەکە بە ڕزگاربوونی خەڵکی کوردستان لەسەرەوەی مەسایلی حزبی یان بەداخەوە چەند ساڵ وای لێ هاتووە مەسەڵەن هەر حزبێک یا هەر بەشێک لەو بزوتنەوەیە لەگەڵ دەوڵەتێکدا بینی خۆشە لەگەڵ دەوڵەتێکا بینی خۆشە کە ئەو بزوتنەوانە وا دوور دەخاتەوە هێزەکەی وا کەم دەکاتەوە کە دەرەقەتی ئەو فشارانە نایە و کەس وا هەیە بەر ئێران نزیکە بەرەو تورکیا نزیکە بەرەو ئەمریکا نزیکە بەرەو ئیسرائیل نزیکە و تەبعاً هەر کام لەم هێزانە استراتیژی جۆرا و جۆری هەیە و تەبعاً لەو حاڵەتەدا یان خەڵکی کورد دەگەر ئەو ئینسجامی نەبێ ئەو هێزەشی نابێ کە بتوانێت مافەکانی خۆی دەستە بەر بکە ئەمە مەسلەی بعدی یعنی ئەو شتەیە کە ئێستا ئیشارەمان پێ کرد لە ناو خودینەتەوەهای تردا ئەوانی خۆ لە ناونەتەوەی کووردا هەمووی ئینسانی شۆڕژگێر بن باش بەشی زۆری لە خەڵکی کوردستان ئینسانی شۆڕژگێڕن ئینسانێکن کە ئامادەن لە پێناو ئازادی و ئەگەیشتن بە مافەڕەواکانیانە گیان بدەن بەڵام خۆ کەسمان هەیە مەسەڵەن دەبێت بە مۆزدوری دەوڵەتێک ئینسانی خراپە ئینسانێکە لە سەرەی دوژمناندایە و حتا ئێستا ئینسانی کوردیش وامان هەیە کە مەسەڵەن هەر لە ناو دەوڵەتی ئەحمەد و شەرع هێرش دەکاتە سەر خەڵکی ڕۆژاوە لە ناو نەتەوەکانی تریشدا هەروایە لە ناو نەتەوەی عەرەبدا لە ناو نەتەوەی تورکدا لە ناو نەتەوەی فارسدا ئینسانی باش بزوتنەوەی باش کە ئەمانە هاوپەیمانمانن کە ئەوانیش گیریان خواردو ئێستا لەوانەیە خەڵکانێکی زۆر لە ناو خودی خەڵکی سووریەدا بێ کە ئاواتیەوە دەخوازن ئەحمەد و شەرع لە دەسەڵاتدا لابن ئەو
بە ئازادی بگەن بە بەرابەری ئەوە لە ناو خودی هەر کام لەو مەملەکەتانەدا ئێمە ئەو شتانە دەبینین ئەگەر بەرەو ئەو ڕێچکەیە ئینسان حرەکەت بکە و نەتەنیا لە ناو چوارچێوەی خودی هەرنەدەوەی کووردا لە دەرەوە مەسەڵەن ئێستا من لە ئەڵمانیا دەژیم لە هەمووش بەشی زۆر لە شارەکانی ئەڵمانیا تەزاورات هەیە ڕێپێوان هەیە هاوپشتی هەیە نەتەنیا کوردەکان ئەڵمانی ئینسانی زۆر بەرحاڵ خەڵکانێکە پیان وای خەریکە زوڵم دەکرێت لە خەڵکی کوردستان دێنە سەر شەقامەکان پشتیوانی دەدەن ببەخشە یەک هەرە و جملە دەڵێم و ئەو ڕێگەی سەرکەوتنەیە یعنی ئەو هاوپشتیە و خۆگرێدان بە بزوتنەوەهای دەرەوەی خۆمە. بەڵێ لێرە من بەڕاستی ئەمەوێ ئەرکی هێزە چەپ و کۆمونیستەکان لە بەڕێز پرسم لە چاسێکەوە بێ لە چ دۆخێکا بێ چ کارێکیشیان لە دەستێت لەم حاڵەتەیە بەتایبەت کۆمونیستەکان لە کوردستان و لە منتیقەکە کە بوونیان هەیە هەل لە سەرەتای یان ئێمە بە خۆشحاڵی و بە تایبەتی کۆمەڵە و حەزبی کۆمونیستی ئێران هەل لە سەرەتای ئەو شۆڕشەوە لە 2011ەوە هەرچی لە دەست هاتووە بۆ بزوتنەوەیە کردوویەتی یانێ بە سەرهەڵدانی مەسلەی ڕۆژاوە دروستکردنی خۆبەرە و بەرایەتیەکە داگیرکردنی ئەفرین شەڕی داعش لە هەمووەوانە ئێمە چی لە کوردستان چ لە ناو خۆی وڵات وەکو ڕۆژ هەڵات کە هانی خەڵکمانداوە ڕێپێوان کراوە تزاورات کراوە هاوپشتی دەربرێراوە چی لە هەرێمی کوردستان چ لە دەرەوەی وڵات هەرچیکمان پێکراوە لەو کاتەوە تا ئێستا کردومانە وە شتێک نییە یانێ جیا لەوەی کە ئێستا دووبارە دەبێ ئەو هەموو ئەو کارانەی کە کراوە دووبارە بە هەرچی لە توانمانە هەیە زۆرتر لەبەرەوە ڕۆژاوا لە خەتەردایە بینە سەریەکەوە بتوانین کارێ بکەین و ئەوەش وتم تەنیا بە ئێمە ناکرێ بە کۆکردنەوەی هەموو ئەو هێزانەیە کە نان یانێ کارێکیان نییە منفعەتێکیان نییە جگە لە ڕزگاری ئەو خەڵکە و ئەوەش ئیسبات بووە یانێ سەدان ئینسانی ئینتەرناسیۆنالیست ئینسانی چەپ و کۆمەڵی هەر لە ڕۆژاوادا گیانی بەخت کردووە هەر لە خودی ئەم ئاڵمانە ئینسانی ئەڵمانی چەندین نەفەر گیانی بەخت کردووە جا بۆیە وەزیفەکانیانەوەیە ڕۆژ ئەوەی دەتوانێت شەڕ بکات دەڕوات دەوێت شەڕ دەکات وەی کە لە دەرەوە دەتوانێت ڕێپێوان و فشار بۆ ئەم دەوڵەتانە مەسەڵەن دەوڵەتی ئالمان دەوڵەتی فەرانسە دەوڵەتی بریتانیا دەوڵەتی ئەمریکا فشارهێنانە بۆ ئەوانە و بەتایبەتی ئالم چەند ڕۆژی داهاتوودا احتماڵە ئەحمەد شەڕ بێوێ مەسەڵن بێ بۆ ئالمان ڕێپێوانێکی ئاوا گەورە ساز بکرێ و خەڵکەی ئێرە لە بیری نەکردووە سەو کابرای داعشی بووە مەسەڵ بەڕێی جمهوری وڵاتێک و ئێستا خەریکە دەڕوا شەڕی ئەو کەسانە دەکا کە داعشیان لە بین بردو خەڵکی ئوروپایان پاراستووە لە ئیسلامی سیاسی جا بۆیە وەزیفەکە هەروانەیە کە پێشووتر کراوە بەڵام لەو دەورەدا لەبەرەوە دژمنەکان زۆر زیاتر بوونەتەوە زۆرتر بووەتەوە هێزی چەپ و کۆمۆنیستیش دەبێ هەر بەوە نازە هەرچی لە توانیا هەیە بۆ دیفاع لە ڕۆژاوا بۆی کە نەکرێ و دەستکەوتانە لەو خەڵکە بسێنرێتەوە بیخەنەکە. بەڵێ زۆر سپاس هەورە شۆڕش لە کۆتایە من پرسیارێکی تایبەتم نەما ئەگەر لە درێژە قسەکان تا شتێگەیە توانی فەرمی من تەنیاوە ئیشارە بکەم یعنی ئەو خەباتانەی چی لە ڕۆژاوا هەیە چی لە ڕۆژ هەڵات هەیە و یا چی لە هەر کوێکی تر هەیە گرێ خواردووەسەوە بە یەکەوە ئەگەر ئێستا ئێمە ئینتزارمان هەیە وەکو خەڵکی کوردستان خەڵک بێ بەهانامانەوە ڕێکخراوەهای مەدەنی ڕێکخراوەهای مافی مرۆڤ ڕێکخراوە چەپەکان ئینسانەکانێک وا دەزانن خەڵکی کوردستان خەریکە زۆڵمی لێ دەچێ دەبێ خەبات تێکۆشانی خەڵکی تریش بە خەبات تێکۆشانی خۆمان بزانی ئەگەر ئێستا دەنگمان بەرز دەکەینەوە دڵێن خەریکن ئەحمەد شەڕ جەنایەت دەکا دەبوایە لەو کاتەیشدا کە مەسەڵەن دەوڵەتێکی داگیرکەر خەریک بوو لە خەڵکی فەلەستینی دەدا ئێمەش دفاعی لێ بکەین و یا ئەگەر خەڵک لە ڕۆژ هەڵاتدا خەریکی شەڕە لەگەڵ کۆماری ئیسلامی ئەن تەنیا بۆ خەڵکی ڕۆژهەڵات نییە گرێیان خواردووەسەوە بە یەکە و ڕزگاری لەوەدایە کە هەموویان پێکەوە لەو وەزیەتە ڕزگاریان بن و ئەگەر ڕزگاریەکە بە دەستی خەڵک نەبێ لەگەر خودی ئەو بزوتنەوانە نەتوان خۆیان ڕزگار بکەن ئاوا بەشار ئەسەدێک دەڕوا وەدانێ داعشی دێرنە هێرنە سەر کارەکە دوای ئەو هەموو دەستکەوتە دوای ئەو هەموو شەڕا دوای ئەو هەموو خزمەتە هێرش دەکاتە سەر ئەو خەڵکەی کە شۆڕشەکەیان ئەنجام داوە خەباتەکەیان ئەنجام داوە یا بۆیە
منزورمەوەیە هەموو ئەو مبارزاتە هەموو ئەو خەبات و تێکۆشانوانە دەبێت پێکەوە گرێ بخوا خەباتی ڕۆژاوایی من ئاساسی مەسئولیەتی تیا دەکەم بە هەمان ئەندازە لەسەر خەڵکی ڕۆژهەڵاتی هەر ئەوە احساسە دەکەم جا هەرەوەندە ویستم بە قسەکان میزافە بکەم. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداربوون هاوڕێ شۆڕش کەریمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس کە لەم بەنامەیە لەگەڵمان نبووی. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا هاتیینە کۆتایی بەرنامەی ڕامانی ئەم جارش لە کوتا قسەکانمان من تەنیا هەرەمەوێ و نەبڵێم کە لە بەرنامەی ڕامانە هەمیشە من لەوە تاکی دەکەمەوە بڕواکردن بە دەوڵەتی ئیمپریالیزمی و وڵاتانی ڕۆژاوای سەرمایەداری کە پێمان وابێ دەتوانن لە دەستێوەردانەکانیان ئازادی خۆشگوزەرانی بێنن بەڕاستی هیوا بەو خەیاڵاتانە هیچ وەختێ هیچ شتێکی لێشین نابێ جگەل لە ماڵوێرانی هەروەگەوەی کە ئێسای بینین لە ڕۆژاوای کوردستان و پێم وابێ ئەم وەسێتش کێساتوتە پێشەوە یەکدەنگی و یەکڕەنگی پێویستە و یەک هێزی پێویستە. سپاس کە تاوەکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان نابوون تاوەکو بەرنمەیەکی تر سپاس بۆ هەموو لایەکتان.